ئەمڕۆ یەکەم ڕۆژێکردنەوەی پێشانگای زانکۆکان و تەکنۆلۆجیایە 15 وڵات تێدا بەشداریان کردیا و زیاتر لە 80 دەستگای خوێندن بەشداری کردیا، زیاتر لە 25 زانکۆی نێوخۆی نێودەوڵەتی بەشداریان کردیا، زیاتر لە 35 پەیمانگای نێوخۆی نێودەوڵەتی بەشداریان تێدا کردیا و زیاتریش لە 20 قوتابخانەی نێوخۆی تێدا بەشداریان کردیا. مەبەست لەو پێشانگای ئەمڕۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندنە، ئاستی زانست لە کوردستاندا. لەبەر ئەو هۆیش ئێمە بانگەشتی ئەو وڵاتانەمان کردووە بۆ ئەوی بتوان بەشداری تێدا بکەن و زانکۆکانی خوان بێنە کوردستان و بتوانن چەند لقێک لە کوردستاندا بکەنەوە بۆ ئەوی ئاستی خوێندن بەرز بێتەوە لە کوردستان. ئەوە یەک لە ئامانجە هەرە سەرنجەکانمانەوە. ئامانجی دووەمانەوەی ئاشناکردنی خەڵکی کوردستان بەو زانکۆیانەوە بۆ ئاستی ئەو زانکۆیانە کە لە دەرەوەی کوردستان و لە دەرەوەی عێراقدا هەن بۆی ئاشنا یەکتریان کەین و ئەگەر بێت ئەو زانکۆیانە کوواڵەتی زۆر باش و ئاستی زۆر باشیان هەبێتن بتوان ئێمەش قوتابخانە قوتابەکانی و ئێمەش بتوان لە ڕێگەی ئەوانیشدا بەشداری تێدا بکەن و خوێندن لەوێ دەرتاوا بکەن.